وا بڕیارە پاشکەمێکی تر خۆپیشاندانی سەرتاسەری لە شاری هەولێر و هەروەها لە سلێمانی و لە کەرکووک دەست پێ بکاتن. ئەمە چۆنە ئەمڕۆ بە هەینی کوردان ناستراوە، یعنی خۆپیشاندان لە هەر سێ شار هەیە لە کەرکووک، لە هەولێر، لە سلێمانی. خۆپیشاندانەکانی شاری هەولێر لە دوای ئاڵۆزەکانی دۆخی ڕۆژئاوا دەکا لە 20 مانگەوە خۆپیشاندەران چوونە بەردەم کونسوڵخانە شەوی 20 مانگ و لە دوای ئەمە ڕۆژانە ینی خۆپیشاندانەکان لە شاری هەولێر و لە سنتەری شاری هەولێر لە بەردەم قەڵاو خۆپیشاندانەکان ڕۆژانە دووبارە بۆتەوە هەر ڕۆژە و ینی لە ژێر دروشمێک. دروشمی ئەمڕۆ لە ژێر ئەو ناوەیە کە دەڵێ کە خاچ کوردستانیەکە، یعنی خۆپیشاندەران لێستا تازە بە بەردەم مندا هاتن و چوونەوە لای شیراتۆن و لەوێ ڕاد بێکەوە بە ڕێپێوان دێنەوە بۆ بەردەم قەڵا. خۆپیشاندانەکە لە شاری هەولێر کاژمێر 3 دەست پێ دەکا و هەروەها لە شاری کەرکووک کاژمێر 3 دەست پێ دەکا و لە سلێمانی کاژمێر 2 دەستی پێکردووە خۆپیشاندانەکە. ئەمە بە شێوەیە کە ئەمڕۆ ینی بە هەینی کوردان ناساوە، چونکە لە سێ شار هەر سێ شار خۆپیشاندان بەردەوام دەبێت و هەروەها خۆپیشاندان دەکەن. جا کەسانی کە لێرەن ینی هەموو بە ئاڵای کوردستانەوە خۆیان ئامادە کردووە و لە لای شیراتۆنەوە دەیانەوێت بە ڕێپێوان دووبارە بێنەوە بۆ بەردەم قەڵاو، دووبارە بێنەوە بۆ باغی شار بۆ پشتیوانیکردن لە دۆخی ڕۆژاوە.